لە هاوینی ساڵی 1960 لە کۆنفرانسی دووهەمی مامۆستایانی کورد کە لە شەقڵاوە گیرا بەشدار بوو. ئەم کۆنفرانسا بۆ لێکۆڵینەوە لە گیرروگرفتەکانی خوێندن و نووسینی کوردی ئامادەکرا بوو. بە پیرمەڵە تێ ئەفەڕین داربەڕووی زۆر بێپەڕێمان، پیرە داربەڕووی لاڕێمان، ڕۆژێ لە ڕۆژانی زۆر زوو جۆلانەی لێ هەڵبەسترا بوو. ساوای ناو جۆلانەی ژێردار، ئەی پرخان وەک بەرخی بەهار. دایکی ساوا لەگەڵ حاژەی دووری ئاوە، بەلایەلایەی شیرینی خەوی خێری پێئەبینی. شیری پاکی ئەنایەدەم گەشەی پێئەکردەم بەژەم. باوکی وریای بەنووکی سیر بۆی ڕاوەکرد کەڵکەڵنێسی، بەڕم پڵی ئەتاران لە جۆلانەی کۆرپەلەی جوان. ئەو ساوایەی ژێر داربەڕوو کام شێر بەجێن دەرچێ. نەوەی شێرکۆ سەلاحەدین پاڵەوانی غەزای ڕێی دین. ئەوەی نەوەی شێرکۆ سەلاحەدین پاڵەوانی غەزای ڕێی دین، ئەوەی بۆ پاسی قەڵای قودس وەک بەرگی ڕووی شورا بێترد لەبەر شیر و سیراوەستا، تا دەنی هەی ئامان هەستا لە گرۆی خاک. لە گرۆی خاک کە خاچیان کردبوو بە پاک، بۆ ڕووخاندن بۆ ئاسیا پڕ لە مردن، پڕ لە کەلاوەی شەڕکردن. بە هەنگاوی گورج و درێژ ئەبرین ڕێگای هەوراز و لێش، بەدەم سەرگەرمی هیواوە بە باڵەفرین. پیرمەم جێدێڵین لە دواوە بەرەو لوتکەی چیای سەفین. ریزی ئۆتۆمۆبیل ئەکشێ پێچ پێچ هەتا داوێنی کێ و لەوێ کاروان هەڵئەلووشێ وردی باخچەی هەڵژەوتێ. لە شەقڵاوە دوێنێ ساوە کە لە بێشکەی نازا شاد بوو، لێرکت بوو بە ناو خانزاد بوو. خانزادی جوان مامزی ناز پڵی دان، تۆڵەسێنی میرسڵێمان، شۆخی سەرزمانی حەیران. خانزادی جوان گۆران، شەقڵاوە، هاوینی 1960.